بەهۆی ڕشتنی جۆرە مادەیەکی ڕەنگزەرد بە زەوی گوندەکەیاندا ترس و دڵڕاوکێیەکی زۆری لەناو دانیشتوانی گوندی بەردەکەڕی سەر بە ناحی وەرماوەی قەزای شارەزور دروست کردووە. هەندێک لە هاوڵاتیان دەڵێن ئەو مادەیە لە بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە لەلایەن فڕۆکەوە بە ناوچەکەیاندا ڕژێنراوە، بۆیە داوا دەکەن لەلایەنە پەیوەندیدارەکان بە دوواداچوون بکەن کە ئاخۆ ئەو مادەیە چییە و لەلایەن کێ و بە چ ئامانجێک بە سنوورەکەیاندا بڵاوکراوەتەوە. دانیشتوانی گوندەکە دەڵێن بەرەبەیان بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی لادێ هاتوونەتە دەرەوە، بەڵام جیاواز لە ڕۆژەکانی دیکە دەبینن زەوی گوندەکەیان یەک پارچە ڕەنگی زەردی پۆشیوە. دوای نوێژی بەیانی کە دنیا ڕووناک بووە بینیمان زەردێکی هێزگار چمەندۆکانی گرتووە کە ئەومان پێ ئاکرد زەرداوێکی دروستە کرد ئەو زەردە چۆیە ینی ڕەنگی ئاوگە گەورە بە زەردی وڵێ تر ینی ئێمە خۆک و خۆمان هەین سامپڵێکی دەرمانەکەمان وەرگرتووە سامپڵێکمانیا بە ئاسایش و سامپڵێک شەر لە لای خۆمە ئێستا وە سێرچمان کردو لە ئەنتەرنێت ئەو لێک چواندنێک زای ئەم دەرمانە تا چه ڕادەیەک پەیوەندی بە چیەوە چیە سیفەتەکانی کۆمەڵک معلوماتمان وەرگرتووە خۆمان بەڵام ئێمە مختبەرێکمانی و تاقیگەیەک ئەمە ینی ئەبێ حکوومەت بێ بەدەم ئەم هاتووشەوە وەڵاهی ئەوەی کە لە گۆگڵا سێرچم بۆ کردو تایپێکی ڤێرکۆنی جۆری ئێس هەیە کە ینی بەڵام ئەم ڤێرکۆنە ئەبێ لە هەر شوێنێکا بڕێژێ ئەو منتیقە ئاگدار بکرێتەوە چونکە کۆمەڵک سیفەتی هەیە بۆ ئازێدانی چاو بۆ ئازێدانی قوڕک بۆ ئەگەر بێت و بچێتە ناو تەنگی سەربانەکانەوە کە بە ئێمە معلوماتانی کۆمان کردو لە ڕێگەی تایارەوە ینی ئەم دەرمانە ڕێژراوە ئەگەر بچێتە ناو تەنگی سەربانەکان ئەو کاتە پۆیزنیس دروستەکە ینی ئەبێتە هۆی ژەهراییبوونی خەڵکەکە. موختاری ئەم گوندە دەڵێت ڕاستەوخۆ پەیوەندیان بە قایمقامێتی شارەزورەوە کردووە، بەڵام وەڵامی پەیوەندیەکەی نەداوەتەوە. پارێزگاری سلێمانیش پێی ڕاگەیاندوون بە دوواداچوون دەکەن و هیچ دام و دەستگایەکی سەر بە پارێزگاکەی ئاگاداری ئەو بابەتە نییە. ئێمە دوێنەبانی کە هەستاین ینی شتێکی نامۆمان بینی لە گوندەکەمانە لە سەربان لە دەرماڵ لە شتانە بینیمان ینی غەریب بوو لامان بەڕاستی شێوە دەرمانێک ڕژا بوو لاوایەکەمانە هەستان پەیوەندیمان و بەڕست قایمقامەگرت بۆ چەندین جار هەتا بە ئێسەی شۆ جوابی نەداینەوە دوجار پەیوەندیمە بەرز ئاسایشەوە کرد بە سوپاسەوە بە دەمان و هاتون نموزی دەرمانەکان هەڵگرتو بردوانە چاوەڕێ ئەوەکەن کە نەجێ فەحز دەچێت هەتا کوێوارە چاوەڕێمان گوتیان هیچ نەچێکمان دەست نەکەوتووە دواتر پەیوەندی بە دکتۆر هەواڵەوە کرد ماڵی ئاوا بە سوپاسەوە جوابی داینەوە دیکە کۆ لەژێر معلوماتە لە هەموو نەجێگای ئاگادارتانەکەینەوە. جگە لەم گوندە ئەم مادە زەردە بە بەشێکی زۆری قەزای قەرەداخیشدا بڵاو بۆتەوە. لەو بارەیەوە ڕەوف قەرەداخی قایمقامی قەرەداغ تایبەت بە پەیامی ڕاگەیاند کە پەیوەندیان بە پارێزگای سلێمانی و فڕۆکەخانەی سلێمانی وە کردووە، بەڵام ئەوان بێ ئاگایی خۆیان لە بابەتەکە ڕاگەیاندووە. وتیشی نمونەی مادەکەیان ڕەوانەی تاقیگەکانی سلێمانی کردووە بۆ پشکنین تا بزانن ئەو مادەیە چییە و ئایا زیانی بۆ دانیشتوانی ئەو سنوورە و زەوی و ئاژەڵەکانیان دەبێت یاخود نا. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزور.